نەبوونی دەسەڵات بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەردەوامی قەیرانەکانی کەمی کارەبا و سوتەمەنی و بێکاری و نیشتەجێبوون وایان لە قایمقامی قەزای کفری کرد دەستی لە پۆستەکەی بکێشێتەوە و نامەی دەست لە کار کێشانەوەکەشی ئاراستەی ئیدارەی گەرمیان بکات. لە ڕاستیە قەیرانەکان زۆرن، سوتەمەنی کارەبا، بێکاری گەنجان، خەڵک چاوەڕوانی زۆر شتی گەورە لە قایمقامەکە، بەڵام دەسەڵاتە کارگەڕی و دارایەکان زۆر سنووردارن و ئەتوانم بڵێم تەشریفاتین. بۆیە من لێرەوە بە ئاشکراش نووسیم و بە فەرمی پێشکەشی ئیدارەی گەرمیانم کرد کە من لەمە زیاترم پێ ناکرێ با خەڵک چاوەڕوانی زیاتر نەبن لە من. ساڵانە لە سنووری قەزای کفری بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویستەوە چەندین خۆپشاندان و گردبوونەوە ئەنجام دەدرێن. بەشێک لە هاوڵاتیانیش قایمقام و بەرپرسانی قەزاکەیان بە بەرپرس دەزانن لە چارەسەر نەکردنی کێشەکانیان. لەبەرەوە قایمقام لە بەر بێدەسەڵاتی لە بەدیهێنانی خواستی هاوڵاتیان دەستی لە پۆستەکەی کێشایەوە. لە ماوەی ڕابردوودا بە بەردەوامی داوای شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانی جێبەجێکردن بۆ پارێزگاکان و قەزا و ناحیەکان کراوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەهۆی پێنەدانی دەسەڵات بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناحیەکانیان هەرێک لە بەڕێوەبەری ناحیەی سەرکەپکان و چوارقوڕنا دەستیان لە کار کێشایەوە. دیار جەمالێ نارتی، کفری.